سڵاتان لەبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکانی هاوڕێم ئەم کاتتان باش هیوادارم هەمولایەکتان زۆر باش و تەندروست بن. وەک هەمیشە چیرۆکە خۆشەکانی داپیرە ئامادەیە و بۆ ئەمڕۆژ چیرۆکێکی زۆر خۆشم بۆ ئامادە کردوون کە هیوادارم جێگەی سوود بێ بۆ هەمولایەکتان. چیرۆکی ئەمڕۆژمان لە ژێر ناونیشانی هەرگیز متمانە لە دەست مەیە. بارام قوتابێکی زۆر تەمەڵ بوو. ڕۆژێکیان لە پۆلەکەیە لەگەڵ هاوڕەکانیان دانیشتە بوو. مامۆستاکەیان هاتوو بەڕێی تاقیکردنەوەکانی یایەوە بە قوتابیەکان. بارام کاتێک سێری تاقیکردنەوەکەی خۆی کرد، بینی لە 10 نمرە تەنیا 2 نمرەی بەدەستهێناوە. بەمەش دایک و باوکی زۆر لۆمەیەکەن لەسەر ئەوە، لەبری ئەوەی کە گرنگی بات بە زانینی هەڵەکانی. بارام دەستی کرد بە وێنەکێشانی دایناسۆرێک لەسەر پەڕەی تاقیکردنەوەکە و بەڕاستی ئەو بەکارامەییەوە وێنەکەی کێشا. زۆر هەوڵیە کە زۆر بە جوانی بیکێشێت. لەو کاتەیە مامۆستا بانگی قوتابیەکانی کردووتی: مناڵینە گوێ بگرن، من پۆلەکەم کردووە بە چەند بەشێکەوە. هەر کۆمەڵێکیان هەڵەسن بە ئەنجامدانی پرۆژەیەکی جیاواز لە پێناو دەستکەوتنی نمرەی زیاتر. مامۆستا بینی بارام گوێی لێ ناگرێ، بۆیە لێ نزیک بوو چۆ پێشەوە و پێیوت: چ شتێ تۆی سەرقاڵ کردووە بارام؟ خێرا خۆ ئامادە بکە تا هاوکاری کۆمەڵەکەی خۆ بکەی لە پرۆژەکەیە. ئەگەر پرۆژەی کۆمەڵەکە و باش بوو، ئەوە هەر قوتابیەک لە ئێوە بە دڵنیاییەوە نمرەی زیاتر وەرەگرێ. دوای ئەوەی مامۆستاکە وایوت بۆ هەر کۆمەڵەیەک بیرۆکەی پرۆژێکی جیاوازیانێ. کۆمەڵەکی بارام بابەتێکیان پێدرا بە ناونیشانی دێوەکان. لەگەڵ یەکترا دەستیان کرد بە وتوێژی بیرۆکەکە کە مامۆستاکە پێیابوون. بەڵام بارام لە نزیکەوە وەستا بوو، بیریە کردەوە شتی زۆر نازانم سەبارەت بەو بابەتە. منە بێت چی بکەم؟ ئەگەر پێشنیاری هەر شتێک بکەم دوور بێت لە گرنگی پێدانی کۆمەڵەکەم، بە دڵنیاییەوە گاڵتەم پێەکەن. بارام بە تەواوی متمانەی بە توانەکانی خۆی نەبوو، بۆیە بەردەوام بیریە کردەوە کە ئەبێ من چی بکەم. ئەترسا لەوەی کە کارێکی هەڵە بکە. بەرزان نزیک بۆلی و ئەویش قوتابی هەمان کۆمەڵە بوو. پێیوت: لاپەڕەکەی تۆ بە تەواوەتی سپیە، تۆ چیتە؟ هیچ شتێک ڕوویاوە؟ کەمێک نیگەران دەرەکەوی. بارامیش وەڵامیایەوە وتی: بەڕاستی من زۆر ڕقم لە کاری پرۆژەیە. هاوکات بەڕاستی من ڕقم لەوانەکانیشمە. من هیچ بیرۆکەیەکم پێ نییە سەبارەت بە پرۆژەکە. بەرزان هانیە کە شتێکی باش بکە و بەشداری بکە بە هەر شتێک بێ لە ناو پرۆژەکەیە. وتی هەوڵی خۆ بە. بارام قەڵەمەکەی لەسەر دەمی دانا و سەری خۆی خورا. هێشتا متمانەی تەواوی بەخۆی نەبوو. لەو کاتەیە مامۆستاکە هاتوو تی: بارام، تۆ هێشتا دەستە بە کارەکە و نەکردووە. ئایا هیچ کێشەیەک هەیە؟ ئێستا پێویستە بە کەمێک یارمەتی هەیە یارمەتی و بین؟ بارامیش زۆر بە بێتاقەتی وەڵامی مامۆستاکەیەوە وتی: من ناتوانم هیچ شتێک ئەنجام بەم مامۆستا. مامۆستاکەشی پێیوت: تۆ ئەتوانیت، بۆچی وێنەی شتێک ناکێشی؟ دڵنیام کە لەوەیە توانات هەیە. زۆر جار تێبینی بارامی کردبوو کە لە کاتی وانە خوێندنە وێنەی کێشا بوو. بارام کە حەزی لە وێنەکێشانی دەینەسۆرەکان بوو، پرسیاری کرد: ئایا ئەتوانم وێنەی دەینەسۆر بکێشم مامۆستا؟ مامۆستاکە شتی بێگومان ئەتوانی، پێویستە وێنەی دەینەسۆرەکان بکێشی، ئەوانەی کە شێوەیان وەکو دێوەکان دەرەکەوێت. بارام لەو کاتەیە هەستی بە بوێری و متمانەی تەواو کرد بەخۆی. لەسەر لاپەڕەستپێکەی دەستی کرد بە وێنەکێشانی دەیناسۆر. وێنەکە هەموو لاپەڕەکەی گرتەوە. بارام بە ڕەنگی سەوز ڕەنگی کردن. پاشان هێڵی زەرد و قاوەییشی بۆ زیاد کرد. لە چەند خولەکێکی دیاری کراوە وێنەکەی بارام
زۆر بە تەواوەتی و ناوازەیی دەرچوو. یەکێک لە قوتابیەکان کە لە کۆمەڵەکی باران بوو بینی کە چ وێنەیەکی کێشاوە. ئەویش پێیوت بەڕاستی وێنەیەکی زۆر جوانە، ئەتوانین بیلکێنین بە بەرگی فایلی پرۆژەکەمانەوە. قوتابیەکی تریش لە کۆمەڵەکی بارانوتی بۆچینە، بەڕاستی ئەوە بیرۆکێکی زۆر جیاواز و تایبەتە. هەموو قوتابیەکانی کۆمەڵەکەی بارام هاتن بە دەوریا و تەماشای وێنەکەیانە کرد. هەروەها قوتابیەکانی کۆمەڵەکانی تریش هاتن و سەیری وێنەکانیانە کرد. هەمووان ستایشی کارەکەی بارامیان کرد و زۆر دەستخۆشیان لێ کرد. مامۆستاکەش دەستی خستە سەر شانی بارام و پێیوت ئافەرین کوڕم، بەڕاستی کارێکی زۆر جوانە کرد، وێنەیەکی زۆر جوانە کێشاوە. متمانەت بە خۆت هەبێت و هەرگیز و دڵمەبە لەوەی کە دەست پێ بکەی لە هەر پرۆژێکی نوێیە. بارام هەستی بە دڵخۆشێکی زۆر کرد، چونکە پێشتر ئەو ستایشە جوانەی لە مامۆستاکەیەوە ئاراستە نەکرابوو. ئیتر درکی بەوە کرد کە متمانە بەخۆبوون لە کارەکانە بە دڵنیاییەوە کلیلی سەرکەوتنە، کەواتە لە بارامەوە بێ پەندێک وەرگرن. متمانە بەخۆبوون لەگەڵ سیرکردنی کارەکان بە دروستی ئەتوانێت دوات لێ بکە کە سەرکەوتوبی لە هەموو بوارەکانی ژیانە. بۆیە بۆ هەر هەنگاوێکی ژیانتان پێویستان بۆیە کە هەمیشە بڕواتان بە خۆتان هەبێ و بڕواتان بە تواناکانتان هەبێ لە هەر بوارێکا بێ، ئەگەر لە قوتابخانە بێ یاخود لە دەروی قوتابخانە بێ، پێشنیاری هەر کار و پرۆژەیەکتان بۆ کرا هەوڵ بن کە بە باشترین شێوە ئەنجامی بن و ئەو شتەی کە خۆتانی تیابینەوە ئەو بەهرەی کە ئێوە هەتانە بەبێ دوودڵی ئیشەکەتانی پێ بکەن، چونکە ڕەنگە تۆ نەزانی کە چ شتێکی جوان پێشکەشەکەیان چکارێکی باش ئەنجامەی، بەڵام دواتر ئەنجامەکەی وەرەگریت و ئەو کاتە بڕوا بەخۆبوونەکەت شکستی نەهێنا و سەرکەوتنێکی زۆر جوان زۆر باش بەدەست ئەهێنن. هیوادارم هەموو لایەکتان سەرکەوتوو بن لە ژیانتانە و بڕواایەکی باشتان بە خۆتان هەبێ و هەرگیز دوودڵ مەبن لە هەر کارێکی باش و لە بەکارهێنانی هەر بەهرەیەکی جوان کە تیاتانە هەیە. هیوادارم سەرکەوتوو بن و چیرۆکەکەی منیش جێگەی سوود بووبێ بۆ هەموو لایەکتان. تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.